لە کاردانەوەی دیاریکردنی محەممەد شیع سوودانی وەک پاڵێوراوی پۆستی سەرۆکوەزیرانی عێراق لەلایەن چوارچێوەی هەمانگیەوە هەزاران لایەنگری مقتەدا سەدر چوونە ناوچەی سەوز و بۆ ماوەیەک تەلاری ئەنجومەنی نوێنەرانیان کۆنتڕۆڵ کرد. ڕێبەری ڕەوتەکەش داوای لە خۆپیشاندەران کرد بەو پەیامە چاخوازی و جەماوەریەکان گەیشتووە بە سەلامەتی بگەڕێنەوە ماڵەکانیان. مقتەدا سەدر لە پەیامەکەیدا بۆ لایەنگرانی ڕایگەیاند بۆ ڕێزگرتن و بەرزنرخاندنی کارەکەیان ڕادەوەسێت. پەیامەکەیان پەیامێکی چاکخوازی و جوان و پەسەندە و لەسەر ئەوە سوپاسی کردن. هۆشداریشی پێدان لەوەی کە لە دژیان پلانگێڕی دەکرێت بۆیە سەلامەتیان لە سەروی هەموو شتێکەوەیە. واک پیشەیە بیشەیی یان سیاسەتمەداران و کاربەدەستانی حکوومەتی کاربەڕێکەریش ئەو مافەیان بەڕەوا ناوبرد کە جەماوەر خۆپیشاندان بکات، بەڵام پێویستە دامەزراوەکان بپارێزێت. تەنانەت چوارچێوەی ئەمانگی لەگەڵ قوبوڵکردنی ناڕازاییەکاندا ڕایگەیاند کە جوڵەی گوماناوی هەست پێ کردووە کە دەیەوێت ئاشتی کۆمەڵایەتی تێک بدات. بڵاوبوونەوەی وێنەی نووری مالیکی و تیمی پاسەوانی ناوبرە و بەچەکەوە لە ناوچەی سەوزدا جارێکی ترە و تۆمارە دەنگیەی بەرجەستە کردەوە کە ئاماژەی بە جەنگی داهاتوو کردووە و ئەوان ئامادەی بەرگری لە خۆیانن. چاودێران پاشەکشەی کوتلەی سەدری لە پەرلەمان بە کۆتایی هاتنی ڕۆڵی ئەو کوتلەیە نازانن. خۆپیشاندانەکەی ناوچەی سەوزیش ئەو ڕاستی سەلماند ئەو کوتلەیە ئەو کارەی لە پێناوی هاندانی هەڵبژاردنێکی نوێدا کردووە. بەڵام چوارچێوەی ئەمانگی بە سوێند خواردنی یاسایی 64 ئەندامی پەرلەمان و بەدەستێنانی ڕێژەی یاسایی دەیەوێت ئەو تەوژمە لە کایی سیاسی پەراوێز بخات. خۆپیشاندانی لایەنگرانی سەدر بۆ جارێکی تر سیاسەتمەدارانی وڵاتی غافڵگیر کردەوە بەوەی بەبێ تەوژمی سەدری ناتوانن کابینەی نوێ پێک بێنن. تەنانەت ئاماجی ئەو خۆپیشاندانە ئەوەیە حکوومەتێکی ڕاگوزەری تەوافقی بۆ ماوەیەکی دیاریکراو پێک بێنرێت بۆ ئامادەکردنی هەڵبژاردێکی نوێی پەرلەمانی. ئەگەر هەندێک چاودێر گەشتبینانە دیاریکردنی سوودانیان لێکدایەوە خۆپیشاندانەکەی لایەنگرانی سەدر ئەو ڕاستی سەلماندەوە داهاتووی عێراق زۆر لەوە ئاڵۆسترە لایەنێکیان هاوپەیمانیەتیەک بێوێت بە تەنیایی بڕیار لەسەر چارەنووسی وڵات بدات. با تایبەتی ڕیشەی ئەو دۆسیانە بەستراوەتەوە بە بەرژەوەندی سەنگەربەندیە جیهانی و ناوچەیەکانەوە.